سڵاوتان لەبێت. ڕەشەباکەی ئێوارەی ئەمڕۆی شارە زۆر کە 20 خولەک بەردەوام بوو جگە لە شکانی دەیاندار تانکی سەربانی ماڵانی خستە خوارەوە و دەرگای چەند ماڵێکیشی خست بەسەر ئۆتۆمبیلدا. پەیامنێری 964 لە شارە زۆر بە شێوازێکی مەیدانی سەردانی گەڕەکەکانی قەزاکەی کردووە کە ژناسی ناوچەکەش پێی وتووە بە دوو شەپۆلی جیاواز ڕەشەباکە ڕووی لە شارە زۆر کردووە. خێرایی یەکەم 65 کیلۆمەتر بۆ لە کاتژمێرێکدا و دووەم شەپۆلی ڕەشەباکە 75 کیلۆمەتر بۆ لە کاتژمێرێکدا. جگە لە زیانی مادی تەندروستی شارەکە برینداربوونی هیچ کەسێکی پشتڕاز نەکردوێتەوە. هەر ئەمڕۆ ئاگردەوری شاری سلێمانیدا و لە سنووری شارەکەدا ڕووبەرێکی زۆر پوش و پاوەن سوتاون. ئاگر لە ناوچەی شار باژەڕیش کەوتۆتەوە و لە کۆنتڕۆڵ دەرچۆتە ئامادەکردنی هەواڵەکە بەردەوامە. تیمەکانی بەرگری شارستانی لەگەڵ هاوڵاتیان سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی ناوچەی شار باژێڕن کە لە گوندی بایزاوەوە سەرچاوەی گرتووە. هەر ئەمڕۆژ ئاگرێک لە گوندی هەناران و دۆڵەڕووت کەوتۆتەوە و دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر کۆنتڕۆڵ کرا. محەممەد عەبدوڕەحمان بەڕێوەبەری ناحیەی کاپیلۆن بە 964 وت ئاگرەکە گەیشتۆتە ناحیەی کاپیلۆن و بەهۆی بەهێزی باوە لە کۆنتڕۆڵ دەرچووە. باسی لەوەش کرد زیاتر لە هەزاران دۆنم پوش و پاوەن و دار سوتاون و بەردەوام ئەو ڕێژەیە لە زیادبووندایە. بەهۆی خنکانی 4 گەشتیار لە مانگێکدا لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بەرپرسانی ئیدارەکەی ناچار کرد کۆ ببنەوە و بڕیار بدەن بە داخستنی ئەو شوێنانەی کە مەرجی سەلامەتیان تێدا نییە. بەرگری شارستانی سۆران 28 مەرج و ڕێنماییان دیاری کردووە بۆ شوێنە گەشتیارەکان کە مەرجی لە پێشینەیان هەڵواسینی تابلۆ و تەلبەندکردنی سەرڕووبارەکان و ڕێخستنەوەی شوێنەکانیانە. هەڵگور شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بە 964 وت ئیدارەی سۆران شوێنێکی گەشتیارێ و ساڵانە لە کوردستان و عێراق خەڵک سەردانی دەکات بەڵام لە شارەزایی گەشتیاران ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوێتەوە و دەمانەوێت ڕێگری بکەین لەو ڕووداوانە و وتیشی هەر سەیرانگایەک پابەندی نەبێت یەکسەر دای دەخەین تەنانەت ئەگەر یەک شوێنی گەشتیاریش نەمابێتەوە چونکە گیانی هاوڵاتیان و گەشتیارانمان لا لە هەموو شتێک گرنگترە. کاتێکی خۆش.